بناو یادی خوا سلاو له هاوریان و عزیزان برزان دیسان و منی هاتمعین لخدمت ایوه بو پیشکشکردنی ویدیویکی تر لزنجیره ویدیوکانی و دستینانی پاره لانترنت لپیجی فیسبوکی و دستینانی پاره لانترنت هر وها لچنلی یوتیوبی و دستینانی پاره لانترنت مرزم اگر تو یکم جاره او چنله یبینی لیره چنلی به دستینانی پاره لانترنت که من هفتانه 2 ویدیو لریم چنله و آپلود کم بلاو کموام که توانی به برانبر دراو الکترونیاکان و هر وها دلاری امریکی به دست بهنی بو اوی توش به باش نبیتلم ویدیوانی و هر کاتی که من ویدیو یک آپلود کم و یوتیوب توی آگادار بکاتوا چنل که سابسکرایب بکن زنگوله تنشت چالک بکن بو اوی هیچ یکلم ویدیوانی که لدهاتو دا بو تو بلاو کموا تو لدست نده مرزان ویبسایت پیپال که بو من بو بچی روک او زانم هر بوی وج بو بچی روک ویبسایت که زور باشه و جی مطمئن نشه بلان لیرانه شتیکه کموی بوی و ببرایتی باز بکم و حقیقت که بریم هارن او ویبسایت که قرار بو من بوی و بلاو بکم و دلاری پیپال به دست بهنم من کاتی که گیشمه $6 پارکم را کشا و 24 ساعت چاوریم کرد و تا پارکه لحسابکم کم بوه لحسابی ویبسایت که کم بوه و تا قرار بو 24 ساعت پارکه بیتناو حسابی بلاکچینی من یا خود تمام بلوکچینی من بلام دوای 24 ساعت لایان ویبسایت که مسیجی کم بوهات که داوای اوی کرده بو که من دبه 25 ریفرالی فعالم هبه و تا 25 کسلم ویبسایتی بینم و فعال به و کار بکد و هر وها 100 کسیش کلیک لسه لینک ریفرالی من بکد او جا بتوانم پارکه لویبسایت که راب کشم هوران هر وکو گوتم من اگر ساتاسات لویبسایت که تأکید نبموه من بوی و بلاو ناکموه من هم توانی ویدیو که بوی و بلاو بکموه و لینکی خوشم لجیر ویدیو که دانم و با آسانی 25 ریفرال کوب کم و پارکم راب کشم بلا من بگشتی قصه کم هوران من اموه بو اوی روم ببیتوا که من بمشی ویا ناموه کار بکم چونکه هیا ناتوانی حتی یک ریفرالیش بینی چونکه زور کسی ناتوانی ریفرال بینید من دموه ویدیو کانم و هر وها ویبسایتانه که بلاوه کموه بیکیشه به کاتی که گشنو حده لنا ویبسایت که یک سره به بیکیشه بتوانن پارکتان راب کشن بلام لدهاتو ده انشالله دست به بشی سیامه که مهورن استاو بشی دوامه لنا چنله که ویدیو کانی بشی دوامن من لبشی سیامه باشترین ویبسایت کم بوی و بلاوه کموه که دولاری پیپال و بیتکوینی زور باش بدستینن بلام با بشی دوام کوتایی پی بیت من باشترین ویدیوکان بو بدستینان دولاری پیپال و هر وها بیتکوین بو ایوا بلا بکموه او نقطه یک بو هورن نقطه یکی تر و یکه هر وکو آگادارن بابچینانا ویبسایت یکی تر بابچینانا ویبسایت که یکم جرا هورن کوین پات هر وکو آگادارن هورن ویبسایت یکی زور جی مطمئنه بو ماوه یک بو امن نچ بو مثلا ویبسایت کاتی کم ویبسایت کم کردوام هر وقت بین لیرانه مسیجی کم بو هاتیه بو ایوا شاتی هاورن و تا استا کومپات کار نکد و ایوا خودتان ماندی مکن با لیرانه بگیرمه و بو فارسی هاورن هر وقت لیرانه اری هاورن که ویبسایت که چیتر پاره نادد و تا پاره به ایما نادد و پیویسنا که چیتر ایما لکومپات کار بکن و کارکش نوسترای هاورن با کلیک لسرم آیکون زرده بکن بله هوران لیرانه آماجه پی کردوه کوینپات که لبره هویانه ناتوانه چی دی بردوام بید هر وکو آگادار بونیوه که کوینپات لری مون بیتکوین و هر وها مون لایت کوین و مون داش و مون کش و اوانه که ایما زور باسانی دمانتوانی
لێرانە دراوە ئەلکترۆنیەکان بەدەستبێنین بەڵام لێرانەش هاوڕێیان ئاماژەی پێکردووە چیتر ئەم وێبسایتانە لەگەڵ کوینپات کار ناکەن و کوینپاتیش ئێعلانی کرد کە من چیتر ناتوانم بەردەوام بم واتە ئەو وێبسایتانە لەگەڵ کوینپاتی کار ناکەن و کوینپاتیش لە پێم وایە لە هەروەکو لێران ئاماژە پێکراوە هاوڕێیان لێرانە لە 31 ژانڤیەی 2021 چیتر کوینپات کار ناکات واتە ئێوە خۆتانماندی مەکەن کوینپات چیتر پارەی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی بە کاربەرانی نابەخشن. بەڵام هاوڕان ئەمڕۆژ وێبسایتێکی زۆر باش بۆ ئێوە ئامادەم کردووە کە زۆر جێی متمانە و زۆر جێی سیقەیە هاوڕیان کە لەم وێبسایتە شێواتوانن بێ بەرامبەر دۆلار بەدەست بێنن. هەروەکو وێبسایتەکانی تر بوو ناونووسین لەم وێبسایتە من لینکێکم لەژێرەم ڤیدیۆی داناوە هاوڕیان بۆ ئەوەی توش بتوانانی لەم وێبسایتەی بەشداری بکەیوە بێ بەرامبەر دۆلار بەدەست بێنی. بینەری ئەم ڤیدیۆی بە تا کۆتایی چانێلەکە سابسکرایب بکەن زەنگوولەی تەنیشتێ دایگرن بۆەوەی هەر کاتێ من ڤیدیۆ نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە. بەڵێ هاوڕێیان هەروەکو گوتم بوو ناونووسین لەم وێبسایتەی من لینکێکم لەژێرەم ڤیدیۆی داناوە لە دیسکریپشنی یوتیوب کاتێک ئێوە کلیک لەسەر لینکەکە یەکەن دێنە ئەو سەفحەیە ناونووسین لێرانە تەنها جیمەیلێکیەوەی هاوڕێیان کە زۆر ئاسانە بوو ناونووسین تەنها کلیک لەسەر ئەو ئایکۆنەشینەیەکەی تەنها پێویستە تۆ جیمەیلەکە بدەیتە ئەم وێبسایتەی و یەکسەرە چیتە ناو وێبسایتەکە لە بیریش نەکەن ئاوڕێیان هەموو جارێ بەو جیمەیلەکە دایتە ئەو وێبسایتەی هەر بەو جیمەیلەی دێنە ناو وێبسایتەکە. بەڵام یەک شت ئەگەر هاتیتە ئێرانە و سەفحەکەت بوو نەبووە مەسێجێک بوو جیمەیلەکەت ئەچێ تەبێ مەسێجەکەی فعال بکەی واتە ڤێریفای بکەی. بەڵێ هاوڕێیان هەروەکو گوتم کارکردن لەم وێبسایتانە تۆ بە لایکردن و کامنت و هەروەها چەند کارێکی تر تەماشاکردنی ڤیدیۆەکانی یوتیوب تو ئەتوانی لەم وێبسایتەی دۆلار بەدەست بهێنی. من تەنها شتە گرنگەکان کە ئێمە پێویستیمان پێ هەیە بۆتان باسەکەم و ڤیدیۆکەی کۆتایی پێدێنم لەسەرەوە هەروەکوای بینن لێرانە هاوڕێیان باڵانس پێشانەدە کە تاکو ئێستا چەند باڵانست بەدەستێنەوە چەند پارەت بەدەستێنەوە کاتێکە کلیک لەسەر باڵانسەکە یەکەی لێرانە بەشی ویدراوە هاوڕێیان کاتێک کلیک لەسەر ویدراویەکەی لێرانە پێتارێ کاتێکە گەشتیە $7 ئەتوانی پارەکەت لەم وێبسایتەی ڕابکێشی واتە وێبسایتە ڕێفرال و شتی ناوێ هاوڕێیان هەر کاتێک کە تو گەشتیە $7 زۆر بە ئاسانی ئەتوانی پارەکەت بێخیتە ناو حساب بانکی پایەری خۆت و هەروەکو لێران ئاماژە پێکراوە هاوڕێیان ساتە 7 بوو واڵێتەکانی تر ئەم وێبسایتە سوودی خۆی هەلەگری بەڵام بوو حساب بانکی پایر 105 هەروە هاوڕێیان بوو بەدەستێنانی پارە لەم وێبسایتەی لای چەپی وێبسایتەکە هەروەکو بینن دەیتە خوارەوە ئێرمانی هەیە هاوڕێیان کاتێککە کلیک لەسەر تەسکیەکەی لێرانە هەروەکو بینن ترافیک ئەکسچێنج هەیە ترافیک ئەکسچێنج هاوڕێیان بابچینە سەرێ ترافیک ئەکسچێنج هاوڕێیان کاتێک کلیک لەسەرەکەی هەمان ڤیزیت سایتە هاوڕێیان تۆ بە تەماشاکردن وێبسایتەکان ئەتوانی پارەی بەدەستبێنی. لێران هەروەکو بینم بۆ هەر وێبسایتێک مەبلەغەکەش دیار کراوە کە چەند دۆلاری بەدەستێنی. بۆ نمونە کلیک لەسەرم ڤیزیت سایت یەکەین لێرانە سەفحەکی ترە بیتەوە بەڵام لەسەرەوە تەماشایکەن چرکە دێ سانیە شمار دێ چاوەڕێکەی تاکو ئەو سانیە شمارە تەواوە بێ و دواتر ئەم وێبسایتەی قەپاتەکەی. بەڵێ هاوڕێیان کاتێکە تەواو بوو سەفحەی دووەم قەپاتەکەی و لێرانە هەروەکو بینن پارەکە زیاد بوو و دواتر نێکسیەکەی. بەڵێ هاوڕێیان هەروەکو بینن لێرانە مەبلەغەکەی زیادی کرد ئەوە تەنها یەک بەشە کە تو ئەتوانی لە بەشی ڤیزیت سایت لێرانە هاوڕێیان ترافیک ئەکسچێنج پارەی بەدەست بێنی و لێرانە هاوڕێیان زۆر
ڕێگە هەیە کە تۆ بتوانی دۆلار بەدەست بهێنی. بەشی تویتەرە هاوڕان تۆ توانی پارەی بەدەست بهێنی. تویتەری شانەی کە تویتەریان هاوڕان هەر وەکو فەیسبووکیە کە تۆ بە ئاسانی ئەتوانی ئەکانتێک لە تویتەرە دروست بکەی و بێی لەم وێبسایتەی پارەی بەدەست بهێنی. هەروەها هاوڕان لە بەشی تەلەگرام کاتێک کلیک لەسەر تەلەگرام یەکەی لێرانەش چەندین کارتە دەتێت کە تۆ بە ئەنجامدانی ئەو کارانە کاتێک کلیک لەسەر بۆ نمونە جوین چەنێل یەکێکیان ئەنجام ئەدەم. تەنها پێویستە تۆ لەو چەنێلەی جوون ببی دواتر ئەتوانی ڕەشیش بکەیەوە هاوڕان لە ناو تەلەگرامن. بەڵام تەنها بوو ئەوەیە لەم وێبسایتەی پارەی بەدەستبێنی کاتێکە جوین بووی قەپاتەکەی بێن لێرانە دیسانەوە بڕی ئەوەندە پارە دۆلارم بەدەستێنە لەسەرەوە زیاد بۆ هاوڕێن. ئەوەش بەشی تەلەگرام و چەند بەشی تری هەیە یوتیوب ڤیو و تۆ بە سیرکردنی ڤیدیۆەکان لێرانە بۆ نمونە هاوڕێن 30 چرکە تەماشام ڤیدیۆیەکەی لێرانە من لەبەر کۆپیڕایتی ناموێ ڤیدیۆەکان لە یوتیوب بۆ ئێوە شەڕح بکەم. بەڵام تەنها تۆ لێرانە ڤیۆەکەی و 30 چرکە تەماشای ئەم ڤیدیۆیەکەی و دواتر بڕی ئەوەندە دۆلار بەدەستێنی. ئەوەش بەشی یوتیوب. هەروەها یوتیوب لایکیش هەیە دیسلایکیش هەیە و چەند ڕێگەی تر ڤی کۆنتاکتیش هەیە هاوڕان ڤی کۆنتاکت و هەروەها ئەکانتی دروست بکەی لە ڤی کۆنتاکت بوو نمونە هاوڕان لێرانە ڤی کۆنتاکت پیج هەیە کاتێک کلیک لەسەرەکەی لێرانەش بوو نمونەچم لێرانە من ڤی کۆنتاکتم هەیە تەنها فالۆەکەم تەواو لێرانە هاوڕان کاتێکە فالۆم کرد واتر قەپاتەکەم هەروەکو بین لێرانە دیسانەوە دۆلارەکە زیاد بوو هاوڕان کە کارەکان تەواو بوو. ئەتوانی هەر دەدەقە چارێکێک جارێک بی و سەردانی ئەم وێبسایتە بکەی چونکە کارەکان ئەپدەیتە بنەوە و 10 دقە 20 دقە جارێک کارەکان زیاتە بێ واتە کار لێرانە زۆرە و تەوابوونی نییە. تۆ ئەتوانی لێرانە لەم وێبسایتەی پارێکی زۆر بەدەست بێنی و هەندێک بەشیش بوو ئەو کەسانەیە کە دێن لێرانە ڕێکلامیەکەن ئەو بەشانە من شەڕح ناکەم چونکە ئێمە تەنها پێویستیمان بە ئەو بەشەی هەیە کە بێ بەرامبەر لێرانە پارەی بەدەستێنین. و بەشێکی تری گرین کاوڕیان کاتێکە لێرانە کلیک لەسەر ئەفلیێتەکەی لێرانە لینکێک دەدەتێ لینکی ڕێفرال تۆ بە کۆپیکردنی ئەم لینکە و دابەشکردنی بەسەر دوست و ئاشنا و هاوڕێیان ئەتوانی پارەی زیاتر بەدەست بێنی. لێرانە هەروەکو دیارە 125 لە هەندێک کارەکان و لە هەندێک کارەکانیش 115 بەدەست بهێنی بە لینکی ڕێفرالی خۆت واتە ئەو کەسەی کە دێ بە لینکی ڕێفرالی تو ناونووسینەکە لەم وێبسایتەی ئەم وێبسایتەش وەکو پاداشت ئەو پاداشتانەت ئەدەتێ کاتێککە ئەتانوێ لینکی ڕێفرالتان بدەن بەو کەسانەی کە بێن بەشەری لەم وێبسایتەی بکەن. ئەگەر وێبسایتەکە بنمونە لەسەر زمانی عەرەبی بێت یەکسەرە بینەوە سەر زمانی ئینگلیسی بۆ ئەوەی لینکەکەتان بەبێ هەلەو بە تەواوی کوپی ببێت و ئەو کەسانەیە کە کلیک لەسەر لینکی تۆ بکەن بە ئاسانی بتوانن بێن لەم وێبسایتەی بەشداری بکەن. بەڵێ هاوڕێن ئەوە شتە گرینگەکان بوو کە لەناو ئەو وێبسایتەشم بۆ ئێوە باس کرد. چەند بەشی تری هەیە کە بۆ ئێمە نابێت پێویست ناکات بۆ ئێوە باس بکەم. تەنها ئێمە پێویستیمان بەو دووسێ بەشەی هەیە کە ئەتوانین بێ بەرامبەر پارەی بەدەست بهێنین و هەروەها بەشی تری گرنگیش بەشی ڕێفراز بوو کە بۆ ئێوەم باس کرد. هە لەسەر حسابەکەت کاتێککە کلیکەکەی لەسەر باڵانسەکەت ئەت فاند هەیە کاتێک کلیک لەسەر ئەت فاندیەکەی لێرانە هاوڕێیان ئەم وێبسایتە پشتگیری لە بیتکۆین واتە حساب بانکی بلاکچین کە من ڤیدیۆەکەی لە ژێرەم ڤیدیۆی دانم هاوڕێیان چونیەتی باشاریکردن لە حساب بانکی بلاکچین و خۆتامان بیتکۆین لە ژێرەم ڤیدیۆی دانم بۆ ئەوەی ئێوە باشاری لە حساب بانکی بیتکۆین هەمان بلاکچینی بکەن و هەروەها پایر و پێرفێکتمانی هاوڕێیان پایر و وێبمانی و پێرفێکتمانی پشتگیری لەو هەموو جانتا پارانەیەکە جزدانە پارانەیەکە کە تۆکیهاند پێ باش بێ ئەتوانی پارەکەت زۆر بە ئاسانی ڕابکێشیە ناو ئەم وەڵێتانەی ئەوانە بۆ ئێمە نابێ هاوڕێیان.
ئێمە تەنها وێبمانی پایر پرفکتمانی و هەروەها بیتکۆین کە من لینکی هەر چوار هاوڕێیان هەر چوار جزدانە پارەکان لەژێر ئەم ڤیدیۆی دانێم لە دیسکریپشنی یوتیوب بۆ ئەوەی ئێوە بچن لەو جزدانە پارانە باشاری بکەن و کاتێکە لەم وێبسایتە گەشتە $7 زۆر بە ئاسانی بتوانن پارەکەتان بێخنە ناو یەکێک لەم واڵێتانە هەر یەک لەم واڵێتانە کە ئەتانوێ. بەڵێ هاوڕێیان سوپاسی ئێوەکەم کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بوون سوپاسانەکەم. هەروەکو لە بیداتی ڤیدیۆکەشم گوت بەم نزیکانە من دەست بە بەشی سێیەم لە ڤیدیۆەکانی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتەکەم کە لە بەشی سێیەمە باشترین ڤیدیۆەکان بۆ ئێوە پەخشەکەم کە پەیپال دولاری پەیپال و بیتکۆینی باش بەدەستێنن. لەبیر نەکەن هاوڕێیان ڤیدیۆەکەی لایک بکەن و هەروەها سابسکرایب بۆ زەنگولەی تەنیشتێش چالاک بکەن بۆ ئەوەی من بتوانم لە داهاتوودا زیاتر خزمەتی ئێوە بکەم. سوپاسانەکەم هاوڕێیان تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر و هەروەها پێرکاریەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خواتان لەگەڵ.